بینەرانی عزیز داوای لێبوورنتان لێ دەکەین لەوەی کە بەهۆی خەلەلێکی تەکنیکیەوە چەند ساتێک پەخشەکەمان ڕاگیرە دەچمەوە لای میوانەکەم بەڕێز کاک حوسێن فەرموو درێژە بە گفتوگۆ بێت. بەڵێ ئەو کات کە والحاصل ڕانیە زۆر زەختێکی زۆری لەسەر بوو لە مەسەلەی فرار و متخەلیف و حکومەتی باز زەختی زۆر کرد بەسەر ئەو کاتی ئێمەش وەکو بستنەوەی ئیسلامی وەکو ڕێخستنەکانی بستنەوەی ئیسلامی ئێمە ئیشمان دەکرد، ئێمە مەفرەزەمان ئامادەکرد بوو، ئێمە ینی وەکو تەنزیم کە ئیش یانێ من پەیوەندیم هەبوو بە دەرەوە بە هاتوچۆی سوسنی ئەوانم دەکرد. هەر بەهۆی ئیشوکاری ڕێخستنەکانتانەوە ئەم پەیوەندیت هەبوو؟ بەڵێ 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 هەر بەهۆی ئیشوکاری ڕێخستەکانمان پەیوەندیمان هەبوو لەگەڵ پێشمەرگەکانی دەرەوە. یعنی جەماعەتمان دەهات دابەزین پێشمەرگە بۆ ناو شار و بۆ هاتوچۆ کاک مەسەڵەن ئێچ و کاک شەریفی کە عەبدولباقی ئەوانە هەمووی دادەبەزین بۆ ناو شار دەهاتنەوە دەڕۆژن. لەو کات ئێمە بەڕاستی کە یعنی مەفرەزەکانمان ڕێخست کە مەفرەزەکانمان ڕێخست ئێمە دانیشتێکمان کرد لە ماڵی ئێمە کاک ئومێد و کاک عمر سۆفیانی و کە عوسمان سکتانی و ئەوانە جەماعەتێک لە ماڵی ئێمە ڕێخستمەسان گوتیان کاکە ئێستا ینی حکومەتی بەحث تونتیجێکی وای کردووە ئێمەش ڕێخستنەکانمان ینی با تونند و تیشکەین بۆی کە خەڵکی خۆمان ئاگادارکەینەوە بۆ مەسەلەی ڕاپەڕین. من چوون بۆ سونێ لێ ڕێخستن لەوێ مامۆستا شەریفی ڕەحمەتی لێوێ بوو. من دانیشتن لەگەڵ مامۆستا شەریفی کرد و لەگەڵ جەماعەتیشی لێ وتیان کاکە ئێمە دەمانەوێ نامەیەک دروستکەین کە ئێمە ڕادیۆمان نییە، ئەو جەماعەتی ئیشێتی ئەوەی هەبوو ڕادیۆ هەبوو بانگەوازی دەکرد، ئێمە ڕادیۆمان نییە، ئێمە چی بکەین بۆ مەسەلەی تەنزیمی داخیلی و ئەوانە. هەسان ئێمە مامۆستا شەریفی ڕەحمەتی گوتی ئەتۆ پاش هەفتەی چکەوەرەوە ئێمە نامە دروست دەکەین بۆ ئەو پیاوە ماقول و مستەشار و ئامرچی ئەوانە. من دوای هەفتەیەک چوومەوە بۆیە دوای هەفتێک چوومەوە نامەکانم لێوە ڕاهینا، نامەکانم هینا ئێمە مەفرەزەمان دروست کرد لە ناو شار، مەفرەزەمان دروست کرد بوو، داوای پارەم لە مامۆستا شەریف کرد بۆ مەسەلەی چەک و سیلاح چۆن ئێمە بیکەین. ئێمە چەک و سیلاحمان کڕی بۆ ناو شار بۆ تەنزیم کڕیمان الحاصل ینی ئێمە دوو مەفرەزەمان دروست کرد، ئیشان بە ناوی خاڵ ئەحمەد ڕەش، ئیشان بە ناوی خۆم بوو. مەفرەزەمان دروست کرد بۆ ناو شار، چەکمان کڕی، ئیش و کارمان دەست پێ کرد. والحەزە هەتا ڕۆژی ڕاپەڕینەکە ئێمە دەور و کارگەرێکی زۆرمان لە ئەگە زیاتر نەبوو بێ لە خەڵکی کەمتر نەبووە. ئێستا خەڵک بڵێ بیقۆزیتەوە خەڵک بەرهەمەکەی دەخوا، ئەو خەڵکانی کە ئێستا ئەو بەرهەمەی دەخۆن ئیشەیە، ئەمە چەندەها شەهید و چەندەها خەڵکی ڕانی هەموو شایەدا کە ئێمە ڕۆڵ و کاریگەریکی زۆرمان هەبوو لە بەتایبەت ئیسلامیەکان. شت پێشمەرگەی دێرین و بە تایبەتی مامۆستا ئەو کاتی کە ڕاپەڕین دەستی پێکرد تۆش لەناو ڕێخستنەکان بوو یا پێشمەرگە بوو لە دەرەوە، ئێوە چ ڕۆڵێکتان هەبوو؟ بسم الله الرحمن الرحيم. بناوي خوي گەورە و میهرەبان. وڵا کاک جەلال طبعا ئەمە پێشمەرگە بووین لە دەرێ بووین لە 1970ەوە ئاودی و سنوور بووین، هەروەکو چۆن هەموو هێزەکانی تردیەکێتی و پارتی و هەموو ئەحزابی سیاسی هەمووی کوردستانیان بەجێ هێشت بوو ئاودی و بووبوون. ئەمە لە ئێران بووین ئەو کاتی لەو کاتیەوە تا ڕاپەڕین دروست بوو. لە ڕاپەڕینەوە لە سەرەتای ڕاپەڕینەوە ئێمە وەکو زوتنەوە ئیسلامی ئەو کاتی پێشمەرگەکانی ئەو کاتی لە سەرەتای ڕاپەڕینەوەکەوە داخل بووین و بەشدار بووین لە ڕاپەڕیندا. بەشداریەکی جدی و فعلی و طبعا خەڵکیش ئەوە شاهێدە. ئێوە وەکو ئەوەی کە بێن بەسەرا و بەشدارتان کردیا بەشێک بوو لە ئامادەکاری و پلانی پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی و کاتە کە بەشداری ناو ڕاپەڕینە بکەن و ئەمریشتان پێ بوو تەنانەت؟ بەڵێ طبعا پێشتر دیارە بەرنامە و پلان هەبووە پێش ڕاپەڕین، لەو دیویش ئامادەسازی کراوە، سەرکردایەتی هەموو حیزبەکان دیارە ئاگاداری ڕاپەڕینەکەی بوون، قسەی لێ کراوە و کە بە چ شێوازێک ڕاپەڕین دەکرێت و ینی شێوازی
بەگشتدا چۆنەوەی ئەو ڕێمە چۆنیە بە ئەو قسەی لێکراوە ئەمە شەر وەکو لایەنەکانی تر لە سەرەتای ڕاپەڕینەوە هاتوونە ئەو دیوە بەشدار بووین بەشدار یەکەشمان هەموو خەڵک دەزانێ میلە دەزانێت تەبەن ئەمە بۆ خۆمان هەر یەکەم جار کە داخل بووین یەکەم جار لەو سنووری زەڵێ و نۆکان و ئەوانەوە هاتین هەر تەبەن لە بیرمانە یەکەم جار کە داخلی ئێرە بووین هاتین بۆ ناو شاری ڕانیە یەکەم لەگەڵ مامۆستا مەغدید و جەماعەتێک لەو مامۆستا مەلا ئەحمەدی سینیمەوکەی بەڕەحمەت بێ هەمویان بەڕەحمەت بن یەکەم جار هاتین بۆ ناو شاری ڕانیە هاتین ئەو کاتی ڕانیە و دەوروبەری ڕانیە گرابوو سەنگەسەریش تقریبا گرابوو بەڵام لێوێ بە پشتەوە نەگرابوو و لە ڕانیەش بەرەو لای کۆ ئەوانە دیار بوو نەگرابوو ئەو ڕۆژێ ئێمە داخل بووین بەیانیەکەی ئەمە جەماعەتێک بووین مەفرەزەیەک بووین چوین بۆ مەنتیقەی کورتەک و ئەو دیوی ئەو گوندانەی لێنی بڕەدێ و ئەوانە هێندێک فەوج و ئەوانەی لێ بوون ئەمە چوین لەوێن دەرێ پەشدار بووین هەتا لە بیرمە لە دەرۆکۆتر و ئەوانە تێپەڕین دووشی دوسێ نەفەر هاتین کوتیان کاکە ئەوە لە کورتەکی هاوان و شتیان دابەست و تەقەی دەکە لێرە مەچون ئەمە ئێستاوە گەڕاوینەوە لێرە کە دوای ئێمە ڕۆیشتین کە عەبدوڵڵای حاجی خدری پیشتاشانێ ئەوە ئێستا شەرماوە جەماعەتێک بووین دوو سیارەمان پێ بۆ ڕۆیشتین کە چوین گەیشتینەوە دیار بە و فەوجە شۆڵیان کرد بۆ دوسێ جوندی لێما بوون ئیدی شەکوشتەکانیان هەموو بەجێش بوو و ئەمە دەستن بەسەرداگرتن بڕێک هاوان و ئیدی سیلا حشتی زۆر لێمە جێما بۆ ئەومانەمەگرت زۆر باشە دەستەکانت خۆش مامۆستا کاک شەریف وەرزێ نووسەر و ڕووناکبیر و پێشمەرگەی دێرین مامۆستا شەریف ئێوە وەکو پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو جەبهەی ئیسلامی کە ئەو کاتە هەبوو چۆن توانی کاریگەری بخاتە سەر سەرکەوتنی ڕاپەڕین وایە ئەو ڕاپەڕینی کە کرا یا شکست و بەرەنگاربوونەوەی بەعس تا چەندە لە ئامانجەکانی جەبهەی ئیسلامیەکە بوو بە فکر و بە کردەوەش بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بیسەر و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاو لە گیانی شەهیدە سەربەرزەکانمان کە سوکاریان بە تایبەتی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و هاوڕێکانی کە ئەمڕۆ ساڵڕۆژی تیرۆرەکانیان بوو بێگومان ڕۆڵی ئیسلامیەکان یاخود بزوتنەوەی ئیسلامی پێشوو لە ڕاپەڕیندا ئەوەندە دیار و بەرچاوە کە کەس ناتوانێت نکۆڵی لێ بکات ئێمە وەکو پێشمەرگەکانی ئەو کاتەکە بەر لە ڕاپەڕین دیارە بزوتنەوەی ئیسلامی ئەو کات تەشکیلەیەکی نوێی کرد بۆ هێزەکانی لە سوارچەوەی سێ مەڵبەندا کۆکردنەوە تەشکیلەی تیپی کرد تەنسیقێک زۆرێک لە تەنسیق هەبوو لەگەڵ لایەنە سیاسیەکاندا جگەلەوەی کە لە 87 ئیتیفاقیمان بووە و کاتە لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی لەگەڵ سۆشیالیست لە سەروبەندی ئەوە کە سەدام هەجومی کردە سەر کۆیت و هاوپەیمانان لێیاندا و ئومێدێک بۆ شۆڕش و پێشمەرگە و گەڕایەوە زۆرێک لە تەنسیق هەبوو لە نێوان بزوتنەوەی ئیسلامی ئەو کات و ئەو لایەنە سیاسیانەدا بۆیە ئێمە کاتێک بەشێک لەسەر کردایەتیمان و مەجموعەیەک لە هێزەکانمان بۆ نمونە لەو سنوورەیە و لە خدراوە بووین خدراوە لەسەر سنوورە زۆر باش لە بیرمە ئەو کاتە مامۆستا جەمالی شەهید بەڕەحمەت بێ بەرپرسی مەڵبەندی سێ بوو لە دەرەوە تەوان ینی بەشێکی زۆر لە پێداویستیەکانمان و لە مقەڕاتمان لە خەتی خدراوەوە بە کوێستانەکانی پیان دەگوترێت کوێستانی مارەپەستە و گوێزێ و سادر و زێوکە و ئەوانە داهێنانە ناوزەنگ و ئەوەی ینی لە ڕاستی داما و کاتەی زۆرێک لە چۆن دەڵێ ئابلوقیەوەشمان لەسەر بوو لەو دیوۆنەمان دەتوانی بە ئازادی بەڕێی ڕسمیدا ئەو پێداویستانە بێنین من بۆ خۆم سێ سوار زار لەگەڵ کاروانی پێداویستەکان کە هێناومان و هاتووم بەوێدا مقەڕمان دانان لە ناوزەنگ لە نۆکان لە بێدەلان تەمان تیپەکانی 63 باوەڕ کە مامۆستا عەباس بەرپرسی بوو نەوەتونۆی سەربەستی کە عەبدوستار بەرپرسی بوو و زۆر پێشمەرگەی دیکەی متەفەریقە و تیپی پارێزگاری و ئەوانەمان کە هەبوون یعنی جموجۆڵێک کەوتە ناو هێزی پێشمەرگە و لایەنە سیاسیەکانەوە بۆ نمونە لای ئێمەوە پێشمەرگەکان هێزەکانی کەش بە هەمان شێوە یعنی هێزێکی زۆری تۆکمەی پێشمەرگە ئەو بەر لە ڕاپەڕین لە سنوورەکانی بۆ نمونە ئەو دۆڵی قاسمەڕۆژ و نۆکان و بێدەلان و ئەوانە هەبوو ئێمە یعنی
ئەو کاتەی خەبات و بەرەنگاری خۆمان دژ بەڕژێمی بەعز بە جیهاد دەزانی هێزێکی تازە نەفەس بووین ئەوەی نەوان دەزانی وەکو بڵێ یعنی زۆر لێکدانەوەی ئەوەشمان نەبوو ئەزمموی پێشمەرگاتیش تەنانەت لە نێو زۆر لە برا پێشمەرگەکانماندا کەم بوو یعنی حەماسەت و عاتیفە و دڵگەرمێشی هێزگار زۆر هەبوو باوەڕکە لە کاتێکدا ئێمە بە چاوی خۆمان دەمان بینی کە ئەو کاتەی کە جۆرێک لە ناومێدی باڵی بەسەر ینی کە شەڕی عێراق ئێران ڕاوەستا لە هەشتی زۆرێک لە ناومێدی تەنانەت دەتوانین بە جۆرێک لە نسکۆی ناوبەرین بەسەر هێزەکان بەشێک لە هێزی پێشمەرگە و لایەنە سیاسیەکاندا ڕووی لە ئەو هێزە سیاسیانە کرد بە چاوی خۆمان دەبینی کە بەشێک لە مقڕاتی ئەو لایەنە سیاسیانە بەرەو چۆڵبوون دەچوون بەرەو هەندەران دەڕۆیشتن ناومێد بوون چونکە لە ڕاستیدا تەنانەت لەو دیو ئێران بە ئێمەشی ڕاگەیان کاکە ئێوە یاخود دەبێ بسنەوە دیوی عێراق یاخود دەبێ بڕۆن بۆ دەرەوە هاوکاریتان دەکەین یان بچنە کۆمەڵی ئۆردوگاک لە قوڵای خاچی ئێران دەکا بمانگوازێتەوە بۆ وێیانی بۆیە جۆرێک لە ناومێدی هەبوو باڵی کێشا و بەڵام پێشمەرگەی زوتنەوەی ئیسلامی ئەو کات حەماسە و گەرم و گوڕی و دڵ ینی چۆن دەڵێ ئامادەیەکی تەواوی هەبوو بۆیە کەوتە تەنسیق لەگەڵ ڕێخستنەکانی ناوخۆ لە ئاڵوگۆڕکردنی بیرروڕا لە پێدانی ڕێنمایی لە پێدانی نامە هەروەکو کاک حاجی حوسێنی خاڵ ئەحمەدڕەش ئاماژەی پێدا ئەوانش بە شێوەیەکی کارامەت کەوتبوونە خۆ لە دروستکردنی شانەی چەکداری بە تایبەتی لێرە لەو سنوورەی ئەماگامان لەوە بێکە پەیامی شۆڕش یاخ وادەی حیلانە سیاسیەکان بۆ دەستپێکردنی ڕاپەڕین حوتی مانگ بوو بەڵام لێرە لە 5 مانگ دەستی پێکرد ئەوەش قەدەرێکی 5 دەستی پێکرد ینی پێش ئەو وادەیە ئەوەش هەروە قەدەرێکی ینی تۆ ملاحەزە بکە وەقت لە یان چۆن دەڵێ لە سەعاتی سفردا لە دەستپێکردندا زۆر گرنگە نەک بە ڕۆژ بە سەعات بە چرکە بە دەقا زۆر ئەهەمیەتی هەیە 2 ڕۆژ پێش وادەی دەستپێکردن لێرە دەست پێ بە ڕاپەڕین بکرێت دیارە ئەوە کە لەرە ڕاپەڕین کرا 6 مانگ هێزی پێشمەرگە محاولەی کرد لە خەتی سوونێەوە بێت بەرەو خوارەوە بێت بەهۆی مقاومەی بەشێک لە ڕەبیەکانی ئەو کاتەی حیزبی بەعز لە منتیقەی سوونێ و قەبری عوسمانی ئەوانە نانتوانی دابەزن لە 7 مانگ هێزی پێشمەرگە هاتوۆتە خوارێ ئەوانە هێزی پێشمەرگەی ما کە بەشێکی وەکو مامۆستا خدریش ئاماژەی پێدا کە هاتوون لە 7 مانگ هێشتا فەوزی قادراوە نەگیراوە بەشێک لە پێشمەرگەکانی ئێمە ڕۆڵێکی زۆر گەوران بینیوە دێمەوە سەرەوە کاکشێتا لەکوێ بۆ نمونە ئیتر ڕوبەڕووی هێزی بەحس وەستاونەتەوە بەڵام جارە دێمەوە لای کاکشوان تۆ کات لە حاجیاوا بووی لە حاجیاوا زەمان یەکەم جار لە ڕانێ ڕاپەڕین دەستی پێکرد کەی گەشت لە حاجیاوا ئێوە ڕۆڵتان لەناو تەنها حاجیاوا هەبوو یا لەناو ڕانێشە لە چەخماخەی یەکەین ڕاپەڕینەکەشان ڕۆڵتان نەبوو بڵێ دیارەمە ئێستاش کاک زەلال ئێستاش مشتومڕێک هەیە لە مابینی ئەوەی ئاخۆ حاجیاوا پێشدا دەستی پێکردیان ڕانیە یعنی تقریبا لە یەک کاتدا بوو ڕەنگە ئەگەر نیو سەعات ڕانیە پێشتر بوو بیان نیو سەعات حاجیاوا پێشتر بووی لەوان بەرەبەر مەشغەڵەتی ئێستا وەختەکەی بێزەبەت تەحلیل ناکرێ یعنی ئەوە بەڵان تقریبا لە یەک کاتدا ڕانی و حاجیاوا دەستیان پێکرد لە یەک کاتدا ئەنجا چێیان لە پێشە ئەمنەوە نکوڵیم لەوەی نییە بەڵام کرا الحەمدولله بەڵای ئێمە وەکو حاجیاوا ئەمن کە بۆ خۆم بەرپرسی گشتی ڕێخستنی حاجیاوا بوو هی ئەو کاتی هەموو بزنەوەی ئیسلامی ئەو کاتی کە ئێستا کەیری کۆمەڵی ئیسلامی بڵێن درێژە پێدەری لەلایەن ئێمەوە ئەو درێژە پێدەری ئەو خەباتەیە ئێمە دوای ئەوەی کە جوڵەیەک بە دەری کاک شەریف فەرمووی جوڵەیەک پەیدا بوو ئومێدێک پەیدا بوو دوایەوە کە کوێت گیرا ئێمەش کەوتینە خۆ زیاتر حرەکاتمان دەست پێ کرد پەیوەندیمان بە سەرکردایەتیەوە کردەوە ئەمنیش بۆ خۆم چوون بۆ سوونێ چوون بۆ کرد مامۆستا شەریف لەوێ مامۆستا شەریف لەبەری بێدەلان کۆبوونەوەیەکم لەگەڵ کرد بۆ خۆم کە بەرپرسی ڕێخستنی حاجیاوایە بووم تەنزیماتەکانم کۆکردنەوە جارێککە شانە و گروپم کردن و خەمی چەکم بۆ خواردن چەکی ئێمە ئەو کاتەی بە زۆری هێزی مەلەکان کە لە ئەو شەڕێکە کوردستان پاکرایەوە لە پێشمەرگە و تقریبەنەوە گەوی بووم باس کردی کە حکومەت مسەیتەر بوو دوای شەڕی ئێران عێراق لەو هێزەی لە چەکێکی زۆر لە سەرچاوی ما و لای مامۆستا سەدیق و بەعزێک لە برایانی ئەوێ من 2 BKC و 2 RPG م لەوێ گواستنەوە باقی هێندێک لە دەڵاڵان مامۆستا عەبدوڕەحمان لەوێ بوو هێندێکشم لەوێ چەک دەسێنا
خلاصەی کەلامە من 63 کەسم چەکدار کرد بەس لەناو حاجیاوە 63 کەس بە 2 بیکەیسی 2 RPG برایەکیشمان هەبوو ناوی کا خالید بوو خالید ئەمە لەلایەن خۆمانەوە کاتێ چۆنە من ئێستا ناوم محەممەدە پێم دەڵێن کاکشوان کا خالید پێمان دەگو خالید عەرەب لە هەولێرێ ئەویشم بیکەیسێک و ئارپیجێکیشم دان بەوی لەناو تانکەرێکی ئاویشتن بۆ هەولێرەی بردن ئێمە زۆر جم و جۆڵێکی فراوانمان هەبوو بە ئومێدێکی زۆر گەورە دەماڕوانیە قەزیەکەی بۆیە ئەمە هەموو ڕێخستنەکانمان تۆکمە کرد ئامادە کرد چاوەڕوانی سەعاتی سفر بووین ئەو نامانەمان تەوزیعکردن بەسەر خەڵکی ئەوەی کە لیاقەتی هەبوو و خەڵکی دەسەڵاتدار کە مستەشار و ئەوانە بوون خەڵکیشان لە ڕووی باگراوندی فکریەکەەوە پێتان دەوتن لەمە کە جیهادە بەرامبەر بە ستەمکارێکە و دەبێت ڕۆڵتان هەبێ بە تایبەتی پەناتان بۆ کێ دەبر کە حازریان کەن بۆ ئەم شۆڕش و ئەم ڕاپەڕینە ژن بۆ نمونە گەنج پیا و پیر بۆ چ جۆرە سنفێکیانی پەناتان دەبێت دوو ڕێخستنتان لەگەڵات کاک دەلات ئێمە لەلایەن خۆمانەوە خەڵکی ئیسلامی و خەڵکی ئیسلامی ئەو تەوزیهە و تەوحیمان دەدا بە خەڵکی خۆمان کە ئەوەی شەهید ئەوەی بکوژرێ و ئەوەی ئەجری پاداشتی ئەوەندە هەیە ئەوە هەیە بەڵام خەڵکی عەوام نەمان دەتوانی ئەو لەو دەقەی و لەو کاتە ئەزەلەیدا ئەو بانگەوازی و ئەو هینیان بۆ ئیسلام بکەین بەڵام لەبەرەوەی خەڵکەکەم بستەضعەف بووە هەمووی ژێردەستە بووە هەمووی بێزار بوو لە عیزوی بەعەس هەر کەسێک کە بیزانی بایە حرەکاتێکی هەیە جموزۆڵێکی هەیە خەڵک تاڕادەیەکی پشتیوانیان لێ دەکرد بەڵامە لە کاتی ڕاپەڕینەکەیدا کە خۆمان وەدەرخست کە بەدەنجی ئەڵڵاهو ئەکبەر چووینە مەیدانێ لەو کاتەیەوە وەک بڵێ هێزێکی عەجایب ئەو دەنگە ئەڵڵاهو ئەکبەر چووکە باوە لێ نەشارمەوە هاتنی بزوتنەوەی ئیسلامی بۆ ناو ساحەی خەباتی سیاسی زۆر ضرورەت بوو لەبەرەوەی ضرور بوو لەبەرەوەی هەموو هێزەکان باگراوەند و فکریان غەیرە ئیسلامی بوون هەر یەکەی بە یەک بە مارکس و یەک بە لینین و یەک بە شتێکی هەڵادەگرن لەو سەردەمەیدا ئێمەش لەو کاتێدا کومان کاکەمەش بە محەممەدی هەڵا دەڵێن و بە ئیسلام هەڵا دەڵێن و هاتینە مەیدان کە فراغێکی ئیسلامی هەبوو کە چەند ساڵ بوو دەبوو بکردرا بە شۆڕش و خەباتە ئیسلامیە بەڕاستی بەنسیب ئێمە بوو الحەمدولله ئێمە توانیمان ئەو هینە بشکێنین ئەوەی کە ئیسلامیش بێنە مەیدان و خەڵکی ئیسلامیش آخر لەکن هێندە خەڵکی وا باو بووم دا باشە خەڵکی ئیسلامیش خەڵکی دەکوژن يعني شر دەکەن یان ئەوە دەکەن هێندە غەریب بوو وەزعی ئیسلام لەناو خەڵکی بۆیە ئەمە بەڕاستی ضرورەتێکی زۆر گەورە بوو کە بەلافیتە و بە دروست مشیعاری ئیسلامیەوە بینە مەیدان و شێرانە بەڕاستی خۆمان بە دژمنی خۆمان دابێت لەناو حاجی ئاوایە چۆن دەستی پێکرد ڕۆڵی ڕێخستنەکانەوە دوو نەفەرە چۆن بوو بەڵێ لەناو حاجیاوە دیارە ئەمە ئەو ڕۆژەی کە دەستی پێکرد سەرەتایەکەی وەک بڵێ بە هەویانە بووین ئەو ڕۆژەی دەست پێ دەکا بەڵام لەنکاو جوڵەیەک پەیدا بوو ئەمن لە ڕانی ڕادەهاتمەوە لە چوارقوڕنەی دوسێ بەرمیل و شوشەشکا و شتیوا لە فولکەی چوارقوڕنەی فڕەدرا بوون بەڵام هیچ شتێک نەبوو بەس وەستا حوسێنم لەگەڵ بوو کە ئێستا لە ژاراوەیە ئەمن تەکسیەکم پێ بوو گوتم بە قورئان وەستا حوسێن شت ڕوو دەدا ئەو ڕۆکەی لێ ئەویشتی دەبا بڕۆی خێرا گەشتینەوە بیکەی سوشتمان لەناو سندوقی گولەتۆ پشتی ئایشتمان ژێر عەرز کرد بکاکە هەر بە سەریعی بەڕاستی خێرا هێنامان نەدەرێ و فیشە کوشتمان لە زنجیرە بیکەیسی کردن و گولە ئارپێزی شتمان ئەشومان خستنە سەرێ و قەناعەتت بێ پەلەم کردووە لەوەی بەماوەی ڕەنگە لە ماوەی 2 ساعاتاندا هەر هەموو کۆکردبنەوە و لیژنەیەکی فتواش کە مامۆستا سەید عەبدوڕەحمانی سەرسیان و مامۆستا بێدی خەلەکانێ و ئەوانەشم بۆ ئەوە کرد بۆەوەی کە فتوایەکیان لێوە بگرین چۆن معاملە لەگەڵ دیل بکەین چۆن معاملە لەگەڵ خەڵکێک بکەین کە دەست دەکاتەوە کە دەست نادا کە ئەوە پێویستمان پێ بوو چکەمە ناکرێ یعنی لە قیتالیشدا زۆڵم بکەین لەبەرەوەی ئێمە ئیسلامین دەبێ جەنگشمان هەر لەسەر شەریعەتی ئیسلام بێ و هەموو ئەوەنجا بەڕاستی ئەمە کە چەکەکەمان هێنا دەرێ و ئینمان کرد لەو کاتەی خزمێکمان هەیە کاگمەلە حەسەن خەڵکی چواقوڕنە کاگمەلە حەسەیمە لە ئیسماعیلی مەمەنداوێ خزمی خۆمانە لە ژوورێکی دابووین لە ماڵەیە کاک عەزی خدری ئامۆزامە فیشە کوشتمان تێدەکرد دەرکەی کردەوە هەر بەبێتە قولباب وەک بڵێ تێ ڕادیوی عەشایری خۆمان کاتێک هاتە ژوورێ ئەو هەموو چەک و ئەسڵە لە ژوورێ کوتی محەممەد وتم بەڵێ چ دەکەن کوتم دەچێت خۆ بە مەرکەز شوڕتەی و منەزەمەی دادەین ئەویشتی کوڕ ئەو ڕۆ نییە کوتم ئەو ڕۆیە ئەو بەڕاستی ئەو کاتی ئێستاکەی لێ نازانم بەڵام ئەو کاتی سەرڤەیەکێتی بوو جا
ئەوە بوو ئەمە بەڕاستی هەر ئەوەند خۆمان تون کرد و ئیدی گوێمان نەدا بە هیچ شتێک داخوا چی کە دەکا لە ڕانیە دەکرێن هەمومان یەکسەر بە شێوەی تەنزیم گروپ و ئەوانەی کە سەرپەرشتیاری مەفرەزەیەکیان دەکرد 10 کەس و 7 کەس و 5 کەس و 4 کەس هەموو ڕێک خستبوون کە ئێستا کاتم هەبێ دەتوانم ناویان بێرم و چۆن ئەوە بوو هەموو یەکسەر بە کۆڵانەکاندا یەکسەر ڕۆشتین بۆ سەر مەرکەز شورتە و منەزەمەی عەجاوایە بەس زادەیەکیان مەعبەین بوو ڕاستوین لە دیوی بیناکانی لە بینایی هینی لێبوون مۆزەفینی لێبوون لە پاش مەرکەز شورتەی ئەلێوە ڕادەستمان لێوە تەقی کردن بە حەول و قووەتی خوایە ینی هەر کاک جەلال قەناعەتت بێ لە ماوەی نیو سەعاتیدا نیو سەعاتیش بێ نەچوو مەرکەز شورتەش و منەزەمەش جیران لە ئەوەی ئێمە کە تەوجیهاتمان پێدرا مامۆستا شەریف تەوجیهاتێکی بە مندا لەوێ کە چ بکەم و چۆن نەکەم کاتێک چوومە ناو منەزەمەی هەچی سجیلاتی ئێستا کەینە هێندێک خەڵک هەیە کە دەڵێن وەڵا هینی ڕوتبە و ڕائیدی و شتی وای لەسەر شانیە بەمە ناوەکەی لێکردنێمە کە نەسیر منتەقەدیم بوو وەختی خۆی هەچی سجیلاتی منەزەمەی عەجاوایە من هێناومە گوێ لێیە هەچی سجیلاتە کوێ بەعسی بووە هەر هەمووی لەکن برای خۆت بوو گوێ لێیە خەڵک شتیکەی دەبر بەس ئەمە چووکە حیزبی بووین حیزبوو بەڵێ وەڵا زۆر ئێستا کاتی خۆی ڕەفیق حیزبی بووین ئێستا کەینێ بەداڵ و نەجمەوە تەقاعود کراون زۆر باش ئێستاکانت خۆشەویستە لای جەنابەت تۆ لەکوێ بووی ڕۆڵتان چۆن بۆ ڕێخستنەکان ئێستا کاکشان شتێکی جوانی باس کرد لەوەی کە 62 کەسیان چەکدار کردن لە ڕێخستنەکانی و کاتەی جەبهە ئیسلامیەکەیەوە ڕۆڵتان چۆ بۆ چۆن ئامادەکاریەکانتان کرد کاکتەرە وەڵا ئێمە ئەوەل جار تەمەن ئێمە مەسئولێکمان هەبوو لێرە ماوەسانی مەتوڵا و کاگومێد و ئەوانە ئێمە موعیدمان هەبوو کە وتیان ماوەسانی مەتوڵا وتی ئەگەر هەتاکو نەبێ بەتەقا ئێوە دەست پێ مەکەن کە ئێمە دەستمان پێکرد کە من هاتم بۆ بازاری کە لە بازاری منداڵشووە تایان دەهینا سەرجادەی من هاتمەوە ماڵی هەتا خۆم پێچاوە جلی ئەوم لەبەرکرد جلی حیزبی دموکرات جلی حیزبی دموکرات دەبەرکرد کاک دەلال ئێمە شتمان ساز کرد من یەکەم جار کە خۆم پێچاوە ئەو جلم لەبەر کرد و هەموو خۆم پێچاوە چوو ماوەسانی مەتوڵا پێی گوتین وتی ئاگاتان لەخۆ بێ نەکو ئەو شتە سەر نەگرێ ئەوەی کە دوای نەناسرینەوە من هاتم وەکو کاکشوان ئیشارەتشی ئەڵڵاهو ئەکبەری پێدا من لە ماڵ خۆم کە هاتمە دەرێ چەکم دەستدا و دەستم بە ئەڵڵاهو ئەکبەر کرد ئەو جیرانەکەمان وتیان وەڵا ئەوە کە حوسێن ئێستا سارەی پێبوو شێت بووە ئەگە وتم ئەڵڵاهو ئەکبەر هەر بە ئەڵڵاهو ئەکبەر هەر بە دەنگی بەرز هاوارم دەکرد ئەڵڵاهو ئەکبەر یعنی ئەوەی چەکی هەیە بێتە دەرێ ئەو چەکی ئەو جیرانەکانی خۆم ێستا شەرماوە هەمویان هەرماوە دایانگوت وەڵاوە ئەزانی شێت بووی کە ئەوە ئەڵڵاهو ئەکبەر دەکرد من هاتمە لێوە کە هەموو مەفرەزەکانمان ئاگدار کردەوە موعیدمان هەبوو هەمومان مەفرەزەکانمان ئاگدار هەبوو کە دەست بە تەقیکرا ئێمە هاتین بۆ شورتەی ئێرە یەکەم جار لە ڕانێدا شورتە گیرا کە شورتە گیرا ئەمن لە ژووری شورتەدا بووم شورتەکانم ڕێز کرد هاتمە دەرێ کابراک لە بەدەرچی سەرا بوو وتی کاکی پێشمەرگە زەحمە دەبێ ئەو شوتانی بێن تەزمینی کە ئەمن وێنەرێکی نیشتمانیم وتم ئەمیش وێنەری بزنەوەی ئیسلامیم وتی ڕێستەیە من هەویەکەم لەو شوتانی لە هەماوە گرتبووە ئیشان عەرب لەگەڵدا بوو وتیوەڵا ئەو عەربە زۆر باش بوو من ینی ئەو شورتانی کە کورد بوون وتم بڕۆمە ماڵی خۆتان پێستنەوە سیلا بێن و تاو ئەوەمان گرت سەرامان گرت مامەستا هەر لە بەردەچی سەرای ماوەسانی مەتوڵا و کە حوسێنی حەمەد گۆرانی و کە عەبدوڕەحمان کە حاجی عەبدوڕەحمان و ئەوانە هەمویان دڕۆشت بوو مزگەوتی گەورە ئێستا ئەگەر خەڵک ئەو حیزبانە بێزەمیر نەبن ئێمە ماوەسانی مەتوڵا لە مزگەوتی گەورە یەکەم کەس بووە کە بۆتە سەپەرشتی هەمووانی کرد بەس لەوە دەکەن دوای هەموو هاتوونەتەوە مزگەوتی گەورە بەس ئەوەی کە لە مزگەوتەکانە ئەڵێن ئەڵڵاهو ئەکبەرەکە هاتووە ئەمەش هەر بۆ نمونە ڕێخستن و پێشمەرەکانی بزوتنەوەی ئیسلامی بوون ئێوە بوون ئەڵڵاهو ئەکبەرتان لە مزگەوتەکانەوە دەکرد بۆچی ئەمەتان دەکرد لە مزگەوتەکانەوە بۆیە ئەومان دەکرد کە هێزەکەیە بۆ ئیسلام داوا دەکا و ڕێخستنەکانی هەیە ئەومان یعنی غەریب بوو زۆر غەریب بوو ئەگەمە چووی لە مزگەوتی گەورە ئەڵڵاهو ئەکبەرمان دەکرد خەڵک پێی زۆر یعنی حەجیب بوو مامەسانی مەتوڵا بوو بە مەسئولی هەموو پێڵمەکان مامەسانی مەتوڵا بەمنی گوت وتی ئەرباب چینە مزگەوتی گەورە چینە مزگەوتی گەورە مامەسانی مەتوڵا وتی بڕۆ
ئێکەکی پارتی بێنە بۆی کە لوزنێک تەشکیلکەین لە مزگەوتیکە ئەوە یەکەم جارە ها ئەگا ئەوە گیرە من چوم ئێکێکم گرت وتم کاکە ئەتۆ چی بووی وەختی خۆی وتی وەڵا پارتی بوو وتی پارتی وەرە بۆ ژوورە بۆ مزگەوتی گەورە و ئەوە ماوە سەلمەتۆڵا بانگت دەکات ئەمن حەجایبم پێدەیە ئەو مدەڕەحە و ئەو دۆشکەی کە ئێستا لە ناو بازاڕی هەڵی داوەسن ئەو دۆشکەی کە هەڵی داوەسن ئێکم من بۆ خۆم ساقم کە دۆشکەی فیرقەی ئێرەیە بەڵێ قوربان ئەوەی کە ئێستا ئەو دۆشکە و حیزبانی داوەسن بەسار واز دەکە دۆشکەی ئەوەی دوای حوسمان سکتانیە ئەوەی ساکەش منم مدەڕاکەش کاکە یعنی خەباتە یعنی ئێمە ڕۆڵکات گێرمانەوە ئەو زار ماسەلەمە تۆڵبانجی وتی ئەو چەکانی کە دەیگرن هەمووی وەکو بەرێک یعنی کۆی دەکەینەوە لە مزگەوتی گەورە بۆی کە دوای دابەشی دەکەین دوایە من ئەو دۆشکەیم هینا ئەو دۆشکەیم هینا وتمەوە سەلمە تۆڵا ئەو سیلا گەورەکانی کوێ دانین وتی کاکە هات کەس بۆ خۆیەتی ئەتۆ بزانە ئەو دۆشکەی بری بۆ کوێ ئەو دۆشکیان برد من بردم بۆکن ماڵە کە حەسەن سەرسیانی بانی تەماشام کرد دۆشکیان هینا بۆ بەردەرچی مەقەرەیەتی وەڵام منیش لەگەڵ جەماعەتی خۆمان وتم کاکە ئەو دۆشکەمە بۆ لەوەیە ئێستا ئەو برانی پێشبەکە ناتبوونە خوارێ ئێمە مەقەرماندانا بوو لە مزگەوتەکان ئەگە ئەو برانە هاتنە خوارێ ئێمە مەقەڕ و مەقەرات هەمووشمان دامەزران بوو واتیەوە ئامادەکاریت هەموو پێشمەرەکانی بزوتنەوەی ئیسلامی کرد کە دابەزینە خوارد حەزر بوو مەقەڕ ئامادە بوون هەموو شتێک زۆر باشە دەستەکانت خۆش بە کاک ساین ماوەسا خدردێمەوە لای جەنابێت لەکوێوە هاتیتە خوارەوە چوویتە شوێ لە ناوڕانیە بووی چەندە لە دەرەوە بووی دوای گەڕایتەوە ناوڕانیە کە گەڕایتەوە هێشتا بەعس مابوو یان پاکرا بوویەوە بەڵێ وڵا گەڕانەوەی ئێمە تەمەەن وەکو کاک شەریفی شر بە تەفاسیل باسی کرد گەڕانەوەکەمان دوای ئەوە بوو کە لێرە دەستی پێکرد بوو ڕاپەڕینەکە بەڵام لە سەرەتای ڕاپەڕینیشدا خەڵکی ئێمە داخل بوو من لە بیرمە وەکو مامۆستا شەریف باسی کرد کە تا ڕادەیەکی حەسارمان لەسەر بوو لە هاتنەکەشدا ئەو کاتی یەکێک لەوانە برایەکی من بە قاچاغی هات کە عیسا تەمەن دوای لە گرتنی فەوجی قادراواژ لەگەڵدا بوو بوونەوەن هەتا دەماچەی لە ئامیر فەوجەکەش وەرگرت بوو هەتا ئەو ساڵانەی دوایی شەرما بوو دەماچەکەش لە عینی ئامیر فەوجەکەی وەرگرت بوو ینی بەشدار بووم لە گرتنی ئەو فەوج و ئەو ڕەبیانەی ئەو دەوروبەری هەموویدا ئێمە لەو کاتیۆ کە داخل بووین هاتین تقریبا ینی بەس منتیقەی ڕانیە و ئەو دەوروبەرە شوا قوڕنە و حاجەوە ئەوانە دەنان نەبۆ سەرێ نەبۆ خوارێش ئێستا ئەوە پاکسازی نەکرد بەڵێ بەڵام ئەو ڕۆژێک کە داخل بووین لێرە لە مزگەوتی سەید خادری شەوەکەی دانیش بووین بەرنامە و تەختیت و پلانی ئەوەماندانەوە بۆ بەیانی چ دەکەین دوایی ئەوە بۆمە تەمەن بە سەرپەرشتی ماوەسا مەغدید و ماوەسا حەدیسینەمەوەکەی و ئەوانەیە کە لێرە بوون سەرپەرشتیاری ئەو جەبهەیان دەکرد ماوەسا عەلی پیریش ئەو کاتی هەر نازانم بەڵام بزەبت ئەو شەوەی حوزوری لەوێ نەبوو دوایی دایانا گوتیان بەیانی بەرەو هەولێر دەڕۆ ئیدێمە ڕۆیشتین بەرەو هەولێر و لە کۆی بەولاوە لەوێەوە تووشی شەڕی بووینەم توش شەڕی بوونی ئەو ڕەبیانەی ڕژێم هەبوون دەبابیان هەبوو پێشمەرگەی و کاتێ بزوتنەوەی ئیسلامی لە ڕانیەوە ڕوو بە هەولێریش بەڕێکەوت لە کوێش تێپەڕینەوە ڕوبەڕون و بوونەوەشتان لەگەڵ هێزەکانی باسە هەبوو چۆنی بوو لە ڕوبەڕووبوونەوەکەی دوای کۆیە کە باسی دەکەی کاک جەلالی هیچ مبالغە نیە ئەوەی بڵێم وەکو مامۆستا شەریفیش ئاماژەی پێکرد پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتی یعنی ئەو معنەویاتەی هەیبوو ئێستاش دەتوانم بڵێم پێشمەرگەی هیچ لایەنێکی ئەو معنەویاتەی نەبوو چون یەقینی خۆم لە خۆمەوە دەزانم خەڵکی دیکەش هەمووی ئاواتی شەهیدی بووە ینی ئاواتی ئەوە نەبووە دەست بەسەر شوێنێکیدا بگرێ و بمێنێتەوە ببێت بە معاشپۆر و ببێ بە خاوەنی سیارە و قەسر و قزورە باوەڕکە هیچ مبالغە نیە بەڵام ئەغڵەبی پێشمەرگەی ڕەنگە ئەوە ئاواتەکەی و بێ شەهیدی بنزیک بوو ترس نەبووە لە بەرامبەر بۆیەش مقاومەکە هێندە گەورە بوو ئەمن بۆ خۆم لە عینی ئەوەکەیدا تەبەن لە هەولێرە بریندار بوون دوایی باوەڕتە بێمە سێ چوار کەس بووین لە مەنزومەی شیمالی لە هەولێرێ کە گەیشتینەوە ئەو کاتی سێ چوار پێشمەرگەمان لەگەڵدا بوو ئەو شەوەی کە لێرە پلانماندانا و تەختیت کێشرا هەموو مەفرەزەکران یەکێک لەو مەفرەزانە ئەمن بووم کە چوین داخلی هەولێرێ بووین یەکێک لەوانە محەممەد فازل لەگەڵماندا بوو ئەویش لەگەڵم بریندار بوو مەلا عەبدوڵڵای سەرگەینی ئەڵێ مەلا سەلما مەشهورە لەگەڵماندا بۆ ئەویش بڕێک بریندار بوو بەڵام بینەکەی سەخت نەبوو
وكاك فقي حسني سرگەینێڵی ئەو لێ بوو کاک فازڵ بۆ خۆی ئەوانە هەموو لەگەڵماندا بوون بەس ئەو لە داخلی دابوون دیار بوو ئێمە کە چووینە سەر مەنزومەی شیمالی ئەو سێ چوار پێشمەرگەیە خەڵکی مەدەنی لێ بوو بەڵام باوەڕکە وەمان نەدەزانێک هیچی لێ دەبابەی لێ بوو لە پێش مەنزومەی بیکەیسی دۆشکەی لەسەر بوو لەسەر مەنزومەی بیکەیسیان دابەست بوو مقاومەکی زۆر پیسیان هەبوو ئێمە زۆر مقاومان کرد زۆر لە گەریاندا دەستەویێخە بوو بووین دوایی ئێمە هەجوممان کرد سێ چوار کەس بووین ئەمن بۆ خۆم و محەممەد فازیل و مەلا عەبدوڵای سەرگەینێڵی ئەو سێ کەسە وتمان ئێمە لێرەوە هەجوم دەکەین بۆ مەنزومەی مقاومەکیشیان هەبوو خەڵک نەیدەتوانی سەری دەرێن شوین هەجوممان کرد هەتا داخلی مەنزومەی بووین بەڵام کە داخل بووین گەیشتینە دەرگای زۆر بە ڕوومانان ئەنی مقاومەیان زۆر بوو سێ چوار ڕوومانیان هاویشتن یەکێک لەو ڕوومانان من پێی بریندار بووم بە سەختی ڕانم شکاتە من دێرە ڕادوایی کەوتمە گۆڕێ سێ چوار ڕوومانی دی هاویشت و ئیدی مقاومەکە زۆر گەیبوونیە دەرکی مەنزومەی مقاومەکی زۆر هەبوو هەتا دوایی لە ئەو دیویەوە لەو دیوێ هەجومیان بۆ هێنابوو هەتا ئەو کاتیش ئەمن هەر لە دەرکی مەنزومەیدا کەوت لە سەرسەری من بوون ئەوانەی لە مەنزومەیدا بوو یعنی معنەویاتی پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتی لە قیمەدا بوو معنەویاتێکی زۆر هەبوو ینی ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر تونت هەبوو لە بەرامبەری ڕژێمدا زۆر باشە مامۆستا دەستەکانت خۆش بێ مامۆستا شەریف وەرزێر دێمە لای جەنابەت هاوڕێ و هاوکار و براکانت هەندێک باس لە ڕۆڵی بەتایبەتی جەبهە ئیسلامیەکەیان کرد هەرچەندە هەر یەکەو لە گۆشەیەکی خۆیەوە بە دڵنیاییەوە ڕۆڵەکەیان لەمە زۆرتر و گەورەتر بووە باوەڕت وایە ڕۆڵی ئیسلامیەکان کاتێک بەم گەورەیە هەبوو بۆچی ئێستا ڕۆڵیان پێ نادرێت ئەوە کەمترخەمی خۆیانە لەسەر ساحەی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان ڕۆڵیان پێ نادرێت خەتاکە لە خۆیانە یان لەوەی کە غەدریان لێ دەکرێت نایڵ ڕۆڵیان هەبێت بەڵێ هەڵبەتە هەر سەبارەت بە ڕۆڵی پێشمەرگەکانی زوتنەوەی ئیسلامی ئەو کات لە ڕاپەڕیندا تەمان هەر لەو سنوورەیەوە هێزی پێشمەرگەی ئێمە دانەبەزیوە وەک باسم کرد لێرە مەڵبەندی سێ هەبوو کە زیاتر کاروباری هێزەکانی چۆن دەڵێ پێشمەرگەی هێزەکانی شافعی کە زیاتر سەر بە هەولێر بوو هێزی حەمزە هێزی ئازادی بەشێک لە هێزی حەسەن بەرنا لەو سنوورانە سەرپەرشتی دەکران هێزەکانی سەلاحەددین و نەسر و ئەوانەش لە سنووری هەڵەبجە و هەروەها ینی مەڵبەندی یەشی هەڵەبجە و هەروەها لە مەڵبەندی دوی سلێمانی لەو قۆڵانەشەوە لە هەموویەوە پێشمەرگە و فەرماندە و سەرکردەکانی ئەو کاتی بزوتنی ئیسلامی کە دابەزیون بەشداریان کردووە و هێزی پێشمەرگەی کە لێرەوە دابەزیوە زیاتر بە ئاراستەی خەلیفان چوون بە ئاراستەی کۆی و هەیبە سوڵتان چوون و بەشێکیشان بە ئاراستەی دوکان و ئەوانە چوون شاخی سادر و ئەو سارا و ئەوانە کە پاکراونەوە جار دواتر لە کۆیەوە و لە خەلیفانیشەوە چوونەوە مەسیف و لە مەسیفیشەوە بەرە و هەولێر و هەموو هێزی پێشمەرگەی دیکەش لە هەڵەبجەوە بە ئاراستەی سلێمانی و هەروە ئەمنە سوورەکەش بەشداریان کردەوە تەوان دواتر بە ئاراستەی گەرمیان و ئەوجار هەمویان کۆی پێشمەرگەی هێزی کوردستان بە زوتنەوەی ئیسلامی ئەو کاتیشەوە بەرە و کەرکووک کە چوون لە هەمووی ڕۆڵی کاریگەری زۆری هەبووە و دەمەوێت لێرەدا ئاماژەبەوە کەم هەر لە سەبارەت بە سوارچەوەی ڕۆڵ دواتر لە بەرپەرزدانەوەی دژە هێرشی باسیشدا دیسان بە هەمان شێوە ڕۆڵی پێشمەرگەی ئێمە لە کەرکووکەوە دەستی پێکرد لە ئەسکەر خالیدەوە دەستی پێکرد کە ئەو کاتە بەرپرسی مەکتەبی ئاسکەریمان مامۆستا مەغدیدی ڕەحمەتی بوو شەهید مامۆستا مەغدید بوو لەوێ ئێمە 10 بۆ 11 پێشمەرگەمان شەهید بوون هێشتا گۆڕەکانیان ینی جەنازە چۆن دەڵێ بێسەر شوێن گۆڕەکانیان کەس نازانێت ئەوانە کەوتونە شوێ لە پردێ لە هەولێر بە هەمان شێوە بەشداری مقاومەمان کردووە لەگەڵ لاەنە سیاسەکانی کەدا لە پردێ بە هەمان شێوە لە دەربەندی کۆڕێ ئەگەرچی هاوشانی لایەنەکانی تر بەشدار بووین بەشداریتان کردووە یعنی زۆر بێ ئینسافێمە بڵێن هەر ئێمە بووین لایەنەکانی کەش نەبوون هەروەکو چۆن بێ ئینسافێ لایەنەکانی کەش هەر باسی خۆیان کرد و بڵێن ئێمە نەبووین ناکرێەوە لە دەربەندی کۆڕش بە هەمان شێوە شەهیدی فەرماندە کاک مەلا عومەری هێرۆیی و هەولێری و کاک شیروان و لە تاسڕوزا کاک شەید سەلاحەدین لە هێزی حەسەن البەنا و یعنی لێرە دواتر لە بەرزایەکانی خەلەکان و کانی وتمان و ئەوانە کە حکومەت ویستوێتی بە ئاراستەی ڕانیەوە سنوورە بێت لەوێ تەمان مامۆستا شەریف بە ڕەحمەت بێ فەرماندەی ئەو هێزەی کردو لەوێ مەقاومێ باشمان بوو
سەرکردە دیارەکانی ئەو کاتە سەرکردە دیارەکانی ئەو کاتێمە لەو سنوورەوە مامۆستا بۆکو بڵێن مەغدی هەڵبەتە مامۆستا عەلی باپیروانیش تەمەن لەگەڵ بەرپرسی یەکەمی حیزبە سیاسیەکاندا لە خۆڵەوە هەمویان لێرەوە دابەزیون کاک مەسعود و کاک نەوشیروانی ڕەحمەتی و کاک وەسرەت و مامۆستا عەلی باپیر و مامۆستا شەریف و مامۆستا مەغدید و ئەوانەی ئێمە مامۆستا عەبدولقادری برایەتی و مامۆستا سەلمان و فەرماندەی تیپەکان مەسەلەن کا مامۆستا عەباس و کا عەبدوستار و مامۆستا حەسەن بابەکر و ئیدی خۆ من تۆزێک ناوهێنان ناخۆشە لەبەرەوەی تۆ ناوت لەبیر دەسێ ینی لەولاوە مامۆستا محەممەدی ڕازی و مەجەنای مامۆستا مەلا عوسمانی و مامۆستا شێخ مەحموود بەرزنجی و مامۆستا مەلا عەلی هەڵەبجەیی و مامۆستا ئەحمەد کاکە مەحموود و ئەوانە هەموو لەسەر کردە باڵاکانی زۆر باشە مامۆستا چەند شەهید لەو سەرەتاوە شەهیدەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەوانەی کە وەکو ڕەمزیش بەتایبەتی ماونەتەوە دیارن لەناو ئەو چەخماخی ڕاپەڕینە چەند شەهیدتان هەبوو بریندارتان چۆن بوو؟ هەڵبەتە لێرە وەزیفەی کاک حاجی حوسێنیشە باسکا بەڵێ لێرە تەمەن لە لێرەمە برایەکمان بەناوی کاک عومەر سۆفیانی لە گرتنی مەقەڕی ئیستیخبارات و وەبزانم باڵە نەچوو بم لەوێ تەمەن بریندار بووە ئێمە لێرە لە بازیان لە ڕۆژی 6 برایەکمان بەناوی کاک عەبدوڕۆفی لە ڕێخستن دێرینەکان بۆ تەمەن لەوێ شەهید بووە لە هەولێر بە هەمان شێوە لە سەمچەماڵ هەمان بووە دواتر لە بەرپەرزدانەوەی دژە هێرشی ڕژێمدا بریندارمان بووە شەهیدی زۆرمان بووە کاک مەلا خدرمان بڵێنەوە کە حزوری دانیشتوانی مامۆستا خدری دەرەوەگوتی لە هەوشەیەکێک لە بریندارەکان شەهیدی زیندویە لەبەرەوەی ئەو لە هین لە هەولێر بریندار بووە کاک شێخ مستەفای بەردەنگەمان لە گرتنی فەوجی خەلیفان دەتەوان بریندار بووە زۆری کەش هەڵبەت زۆر باشە من پرسیاری یەکەمم کە کردم مامانجەکەمەوە بوو کاتێک ئیسلامیەکانی ئەو کاتی ئاجە بە ئیسلامیەوەندە ڕۆڵی هەبووە لە ڕاپەڕین و لە چەخماخی ڕاپەڕیندا ئێستا کام ڕۆڵەیان دیار نییە وەکو لایەنەکانی تر ئەمە خەتای خۆیان یان ڕۆڵیان پێ نادرێت بڵێ ببوورە شەهیدی فەرماندە کاک زانا و کاکاکەی برایی لە پردێ و هەروەها کاک شەهید کاک خدر بۆسکێنی و کاک خدر فەلاح و ئەوانە بڵێ ناون نەهێنان ئەوانی برینداری کەشمان کە عەبدولحەکیم وانە بوون ڕۆڵ ئەنیما انتخاباتێکرا لە 92 لە 95 92 یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا لەوێدا کە ڕێژەیەک دانرا بوو تەمەنەوە کاتە بڕیار بەدەستی هەرێم یا کوردستان بریتیم لە پارتی وێچەتی یاسایشان دانا بوو کە هەر حیزب و لایەنێک لە 170 دەنگەکان نهێنێ ناتوانێت داخلی پەرلەمان بێت من پێم وایە لەوێەوە نوختەی بیدایی پراوێز خستنی یان چۆن دەڵێ بزوتنەوەی ئیسلامی بوو چونکە تۆ کە چوو بە ناو پەرلەمانەوە یعنی دواترش نزاع و کێشەی خۆیان بوو بە 50 و یەکێک کورسێکی زیاتر هێنابێ و یەکێک کەمتری هێنابێ لەوەیەوە دواتر شەڕی ناوخۆی دروست بوو بەڵام بۆچی ڕۆڵیان بەرجەستە نابێ ئێستاشی لەگەڵ بێت وەکو هاوشانیەوان ڕۆڵیان بەرجەستە نابێ کەم تەرخەمی لە ئیسلامیەکاندا هەیە هیچ یانەوەی کە هەر ئەوان بەتاکید ئێمە ناکرێن کۆڵی لە کەم تەرخەمی بکەین پێم وایە کەم تەرخەمی یەکەمی ئێمەی ئیسلامی یان ئیسلامیەکانی کوردستان لەوێەوە دەستی پێ کردووە کە ئێمە درەنگ دەستمان بە خەباتی چەکداری کردووە درەنگ دەستمان بە خەباتی سیاسی کردووە وەکو لە چوارچێوەی حیزب و ڕێکخراوێکی ئاشکرا و عەلەنیدا درەنگ دەستمان بەوە کردووە کە بێگومان خۆ ئەو شۆڕشانەی کورد کە کردوونی هەموو لەسەر دەستی دەرچوانی ینی حوجرەکان و مزگەوتەکان بوون سەرکردەی شۆڕشە دیارەکانی کوردستان ئەو شۆڕشی نوێش کە هەر بووە بە هەمان شێوە هەر گوروتینی پەیامی زانایان و مزگەوتەکان و حوجرەکانی بەبەرژیاندا کراوە بەڵام ئێمە درەنگمان دەست پێ کرد ئەو درەنگ دەست پێکردنە دەمە دەبێت ناچارین دەبێت دان بە هەڵێدا بینین بەڵام وەکو بەڕێزانش فەرموویان بەدەست پێکردنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە ساڵی 1984 وەک ڕێکخراوێکی یا سیاسی ئیسلامی لە هەرێمی کوردستان کە بە ڕابەرایەتی مامۆستا شێخ مەحموود بەرزنجی یاعلان کرا و دواتر لەنەوە لە 87 ناوی بۆ بزوتنەوەی ئیسلامی گۆڕا و جەنابی مامۆستا پێشتر مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەیی ڕابەری بوو دواتر مامۆستا شێخ عوسمان عەبدولعەزیز هەڵەبجەیی ڕابەری بوو گۆڕیان پڕ لە نور یعنی تین و تەوژمێکی دا پێما توانیمان قەرەبووی بەشێکی زۆر لەو کەم تەرخەمیە و یا لەو فەراغەی کە پێشتر هەبوو پڕ بکەینەوە زۆر باشە مامۆستا زۆر بە کورتی دوایین کۆمنتی خۆتم پێ بڵێ لەسەر ڕاپەڕین لە دوای 28 ساڵ بەڵێ ئێستا ئەمە کە باسی ڕاپەڕین دەکەین دڵنیام ینی خەڵکێکی زۆر هەیە حوسەلەی نەباسکردنی هەیە نەگوێگرتنی هەیە
وانی کوردواری خۆمان دەڵێ لە کۆلچی ڕەوینەوە بەسەر بەرازیدا کەوتین یان 100,000 ڕەحمەت لە کفزی پێشوو یعنی زۆر شتی لە باوتان چێ دەیکا و چێ دەیخوات بەڵام ئێمە قەزەی نەتەوەیی و نیشتیمان و کورد و کوردستان و قەزیەی سەروەریەکانمان وەکو ڕاپەڕین نابێ بیبەستینەوە بە هیچ حیزبولایەنێکی سیاسیەوە چاک دەکەن خراپ دەکات ئەوانە سەروەری نەتەوەی نیشتیمانی پێویستە شانازیان پێوە بکەین پەیامێکی دیکەم کە هەبێ قوربان ئێمە شتێکمان هەیە بە ناوی شەریعەتی شۆڕژگێری ئەوە نییە کە ئەو حیزبە سیاسیانەی لە شۆڕژدا بەشداریان کرد بە ناوی شەریعەتی شۆڕژگێریەوە دیکتاتۆریەتێکی نوێ پاوان خوازێکی نوێ فراهەم بێن و یعنی بیکەنە چۆن دەڵێ سەترێک کە لە پەنایدا هیچ حساب و کتابێک بۆ میلەت و بۆ هاوڵاتی بوون و بۆ ئازادیەکان و بە سەروەری نەتەوەی نیشتیمانی نەکەن لە ڕاستیدا بەعسیەکانیش کاتی خۆی کە ئینقلابیان کردووە یا هاتوونە سەر حوکم ئەوانش خۆیان بە شۆڕژگەر زانیوە یعنی مەجلیسی قیادەی سەوران کە دروست کردووە کەواتە ئەوان شۆڕژگەر بوون بەڵام ئەو شۆڕژگەرانە کە خۆیان بە شۆڕژگەر زانیوە بەو دەردەی چونکە ئێمە هەمومان شاهیدین بینیمانن بۆیە دەبێت شەریعەتی شۆڕژگێری وامان لێ نەکە بەڵکو دەبێت وامان لێ بکە کە ئێمە بەو پەڕیتوانەوە خزمەت بە گەر نیشتیمانی خۆمان بکەین. زۆر باشە دێمە لای جەنابەت مامۆستا خدر لە دوای 28 ساڵ باوەڕت وایە ئەو ئامانجەی کە لە پێناویدا و گڕوتینەی کە خۆت باست کرد هەتان بوو ئێستا هاتووەتە دی ئامانجەکەتان؟ بەڵێ وەڵام من پێم خۆشە هەر بە کورتی ژەمیش وەڵامی ئەو پرسیارەت دەمەوە کە کوتت پاڕاوێزخستری ڕۆڵی ئیسلامیەکان ئایا هۆکاری کەمتەر خەمی خۆیان یان هۆکاری دیکە هەیە؟ ئەمن پێم وایە هۆکاری سەرەکی و ڕئیسی پاراوێزخستریان زۆڵ مستەمی ئەو لایەنانی دیکەیە بە تایبەتی یەکێتی و پارتی ڕۆڵی خەڵکیان نێشتووە بۆ لەبەرەوەگە تەماشاکەین پێشمەرگە هەر پێشمەرگێ هەموو بۆ کورد و کوردستان و کردوێتی بەڵام ئایا ئەو حەق و ئیمتیاز و مافەی کە بە خۆیانداوە داویانە خەڵکی دیکە نەخەیر بێگومان ئەندامی سەرکردایەتی حیزبی ئیسلامی زوتنەوەی ئیسلامی خۆمان وەکو پێشمەرگەیەکی بەسیتی خۆیان تەماشا نەکردو خەڵک لەگەڵ ئێمەدا خانە نشینە یەک ڕۆژ لە دەرێ نەبووە یەک ڕۆژ پێشمەرگەی دەرێ نەبووە ئێستا پلە و ئیمتیازات و هەموو حساباتی لە ئێمە زیاترە معنە ئەو پەڕاوێز خستنە هۆکارەکەی ڕئیسی دەگەڕێتەوە بۆی ئەوانە زۆڵم دەکەن و ئەوانە غەدریان کردووە دەبووە هەموو لایەنەکان و پێشمەرگەی هەموو لایەنەکان وەکو پێشمەرگەی کوردستان تەماشاکەن و زۆر سپاس من پرسیارەکە دەگوازمەوە بۆ کاکستنگاکسن پرسیارەکە لە تۆکەم لە دوای 28 ساڵە و خەباتی کە کردت ئامانجەکەت بینیوەتەوە ئێستا لەسەر لە ناو ڕانیە لە دەرەوەی ڕانیە لەوەی کە ئێستا حکوومەتێکی کوردیمانەیە وەڵام من کاکدا نەحرەوە دەڵێم بەداخەوە بۆ ئەو یعنی ئێستا من یعنی لە ڕۆکەوە لە ڕۆکەوە یعنی پرۆشی ئازار و ئەسکەنجەی خۆم و کەس و کارمە لە لای شەوە سەربەردم بکە کە بۆ ئیسلام کردومە ئەم بەناوی ئیسلامە کردومە بەس ئەوەن دەڵێم بەداخەوە بۆ ئەو وەسعی ئێستا ئێمە تێدای زۆر سپاس مامۆستا کاکشوان دێمە لای جەنابەت کاتێک کە مەلەفەکانت بینی ناوەکانت خوێندەوە باوەڕت دەکرد ئەمڕۆ ئەوانە موچەیەکی بۆ زەبەلاحەیان هەبێ بە ناوی شۆڕژگێر و خەباتگێر و پێشمەرگەی دێرینی کوردەوە نەخێر باوەڕم نەدەکرد بەس لەو کاتیدا بەیانێک بڵاو بووە کە عەفوێکی عام بۆ هەموو کەس دەرچوو ئەوانەی کە پێمان دەگوتن جاش ئەو کاتی ئەوە بوو ئەمە بەڕاستی سەتری حەیبی هێندێک خەڵکمان کرد گوێ لێە بۆ ئەوەی کە نەبینە بەشێک لە هەڵدانەوە هێت هێندێک مەلەفی خەڵکی کە دوایەوە بوو ئومێدەوار بووین کە میلەتی کورد چەرخانێک بخۆیەوە بینە لە دەروون و ناخشدا بەڵام ئێستا کەینێ نەخێر وەڵا وانە ئێستا ئەوانەی کە لەو مەلەفەیدا ئەوە بوون ئێستا زۆر بە پلەی باڵا بە ملیێن بە پتر زیاتر و خانە نشین کراون ڕێزیان لە دەگیرێ ئێستا بەدەبێ واستان پێ بکەین بڵێن کای قوربان ئەگەر واستێکمان بۆ بکە بچینەکەن فلان کەسی ئیشێکمان هەیە یان فلانەوە هەموو عەرز و عاڵ و خان و شتیان دراوەتەیە و زۆر ڕێز لێگیراوە و تەقدیر کراون ئەوەیە کە بەڕاستی غەڵەتی گەورە کە دوای ڕاپەڕین کە کراوە کە خەڵکەکەەوە خۆی ڕۆڵی نەدراوەتەیە کە چێ خەباتی کردەوە شایستەیە لیاقەتی هەیە و ئەوەیە ئەجر و پاداشتێکی بدرێتەوە ئی دنیایی ئەوە هەرچەند باویاژ نەبووین ئی دنیایی ئەجر و پاداشتی ئەومان بدرێت چونکە هەمومان لە پێناوی خۆی ڕەب العالەمین کردەوە لێشی پەشیمان نین. سپاس بۆ میوانانی عەزیز بۆی کە دەرفەتم کەمە ناتوانم دووبارە ناوتان بێنمەوە زۆر سپاستان دەکەم بۆی وای کە خی گەورە لە قیامەت ئەجرتان بۆ حساب بکاتەوە ئینشاءڵڵا. بینەرانی عەزیز سپاس بۆیەوەش کە تا ئەم ساتە لەگەڵ ما بوون تا بەرنامەیەکی تر و گفتوگۆیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.